خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم گەشتمە لاپەڕە 46. لاپەڕە 46 باسی بابەتێکی نوێ، بابەتی ناوەڕاستە و مۆد. دووشتی جیاواز ناوەڕاستە و مۆد. لێرە بدۆزەوە وابزانم خوێندکاری ژیر پێداچوونەوەی خێرا شیکار ناکەم چونکە هەست دەکەم لەو جۆرە پرسیارانە لەوانەکانی ڕابردوو زۆر لەو جۆرانم شیتەڵ کردیا. هیوادارم ئەو پرسیارانە ئاسان بی بەلات، ئەگەرنا دەتوانی لە کۆمێندانێ بزانی کامەیان هەست دەکەی دەبی شیتەڵی کەم. دوو زاراوەی نوێ مۆد و ناوەڕاستە. مۆد هەر لە وشەی ئینگلیزیەوە وەرگیرایە، ناوەڕاستەش هەروەکو ناوەکە دەڵێ ئەو ژمارەی کە لە ناوەندەیە. لێرە ئەوەی دەخینمەوە ئەو نووسینە ئێرە خوێندکاران لەوانەی زانستەکاندا بەرزترین پلەی گەرمیان لە ماوەی 11 ڕۆژی مانگێکدا تۆمار کرد. مۆد و ناوەڕاستە لەم کۆمەڵەیەدا دیار بکە. لێرە ئەگەر تەماشاکەین 11 ڕۆژ، ڕۆژی یەکەم پلەی گەرمی 35 پلە بووە، ڕۆژی دووەم 32، ڕۆژی سێم 32، ڕۆژی چوارەم 32، ڕۆژی پێنجەم 35، ڕۆژی شەشەم 30، هەفتەم 29، هەشتەم 29، نۆ 28، دا ڕۆژی دەیەم 27 و ڕۆژی 11 هەم پلەی گەرمی 30 پلە بووە. وابزانم دەبی کاتی پلەی گەرمیش دەخینینەوە دەبی بڵێن چ جۆرە پلەک سێلسیۆس وابزانم لێرە دەبی برێن چونکە دوو جۆرە فارەنهایت و سەلسیۆسێ. لێرە پلەی گەرمی بە سێلسیۆس. باشە، ئێستا ئەوانەمان زانی کە هەندێک ژمارەمان هەیە و تەماشایان دەکەین دووبارە دەبنەوە. ئاسانترین ڕێ ئەوەی خوێندکاری ژیر ئەو ژمارانەی دووبارە دەبنەوە بە هەمان ڕەنگ بیان نووسی هەتا زوو بیان ناسینەوە. بۆ وێنە دەتوانین 32 32 32 بە شینی بنووسین، 30 بە سەوز بنووسین لێرانە، 27 و 27 دەتوانین بە زەردی بنووسین، 29 دەتوانین بەو مۆرەی بنووسین، 35 کەش دەمینێتەوە دەتوانین بەو ڕەنگەی بنووسین وەکو بڵێ بە ڕەنگی سۆر. ئاسانتر دەیان ناسینەوە. ئێستا چالاکیەکیش هەیە، بزانین ئەو چالاکیە کووە، کەرستەکانیش چنەکە پێویستمان بە هەندێک کارتەیان پارچە کاغەز. لێرەش نووسرایە بۆ دۆزینەوەی مۆد پلەی گەرمی لەسەر کارتەکان بنووسە. کارتەکان لێک جودا بکەوە بە پێی ژمارەکان. مۆد ئەو ژمارەیە کە زیاتر لە ژمارەکانی تر دووبارە دەبێتەوە. ئۆک لە توانادایە زیاتر لە مۆدێکە بێ وە دەشێ مۆد هەر نەبی. گەر تەماشای ژمارەکانی خۆمان بکەین خوێندکاری ژیر لێرە بزانین کامە ڕەنگ ببورن، کامە ڕەنگ لە ڕەنگەکانی دی زیاتر دووبارە بوویتەوە. ئەگەر تەماشاکەین ڕەنگی شین لێرە 3 هەیە، ڕەنگەکانی دی کەمتر هەیە. لێرە ڕەنگی مۆر 2 هەیە، زەرد 2 هەیە، کەسک 2 هەیە، ئەو سۆریان نارنجش 2 هەیە، بەڵام شینەکە لە هەمویان زیاترە. کەواتە دەتوانین بڵێن مۆد ژمارە 32 پلەی گەرمی مۆدەکە 32 چونکە زیاتر دووبارە بوویتەوە، سێبارە بوویتەوە. ئەو مانزانی. ئێستا دەچینە لای بێگومان خوێندکاری ژیر ئەوانە هیچ نینە، ئەوانە لێرە نووسرایە زۆر جێیان پێبەدا. ئێستا دەچینە لای هەنگاوی یەکەم تەواو بوو، هەنگاوی دووەم بۆ دۆزینەوەی ناوەڕاستە کارتەکان لە بچووکەوە بۆ گەورە ڕیز بکە. کارتێک لە لای
یەکەم وەربگێڕە کارتێکی تر لە لای تر وەربگێڕە لەسەر ئەم شێوازە بەردەوام بە هەتا نزیک دەبیەوە لە کارتەکەی ناوەڕاست. ئەو ژمارەی لەسەر کارتەکەی کۆتاییە لە ناوەڕاست پێی دەوترێت ناوەڕاستە. ئێستا دەچین بزانین کو. دەبا لێرانە بێگومان وەڵامەکە درابە لەو کتێبێ، بەڵام هیچ وەڵام نییە چونکە ئەوە بە چاڵاچیە. ئەوجە خوێندکاریژیر ئەگەر نەچیە خوێندنگە و ئەو چاڵاکیە نەکەی لەگەڵ هاوڕێکانت ڕەنگە زەحمەت بی. ئەمن لێرە چوویمە بەخۆی ئەو هانووسرا بوو لە خشتەکە. ڕۆژی یەکەم 35، دووەم 32، سێم 32 ئەو هانووسرا بوو. ئێستا مۆدەکەمان دیتەوە زۆر ئاسان بوو. 32 مۆدەکەیە کاتە دەنووسی وەڵام 32 بۆ وەڵامی مۆد. بەڵام ئێستا دەبی ڕێزیان کەین، واتە لە گچکەوە هەرە گچکەترین هەتە دەگەینە گەورە ڕێزیان کەین. کارمان بەسەرەوەی نییە کامە ڕۆژ کامە پلەیە. کە ڕێزیان دەکەم 27ەکە لە هەمویان گچکەترە لە لای ڕاستم نووسە، ئەوجە 29، دوایە 30، دوایە 32، دوایەش 35. ئێستا چ دەکەین؟ ئەمن لێرە بێگومان ناتوانم کارتەکان وەرجێڕم، بەڵام ئەمن دەتوانم کارتەکان بینمە خوارێ. ئێستا لەو لایە لە لای دەستی ڕاستم یەکەم کارت دەینمە خوارە لێرە دادەنێم، دوای دەچم لە لای دەستی چەپیشم یەکەم کارت دەینمە خوارە لێرە دادەنێم هەتا بزانم لە ناوەندێ چ دەمێنێتەوە. ئەو جارێ ئەو کارتەی ئێرە دەینم لێرە دادەنێم، دیسان لێرە یەک کارتی دەینم لە خوارێ دادەنێم. ئەوجە دیسان دەچمە لای دەستی ڕاست یەک کارت، دەچمە لای دەستی چەپیش یەک کارت. دەبی هەمیشە کارتەکانی ئێرە وەک یەک بن، سێ لێرە سێ لێرە. ئەو جارەی کارتە چیتکە دەینمە خوارێرە بووە چار، لێرەش کارتەشکە دەینمە خوارێ ئەویش بووە چار. ئەو جارێ کارتە چیتکە لێرە دەینمە خوارێ، ئەو جارێکە چیتکە لێرە دەینمە خوارێ. ئێستا گەر تەماشای کارتەکان کەین ئەوانی لای دەستی ڕاست بزانین چەندە، دەبی وەکو ژمارەی کارتەکانی لای دەستی چەپی، نابی زۆرتر و کەمتر بی. ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3، ئەوە 4، ئەوە 5. لێرەش 1، 2، 3، 4، 5. چ ماوە؟ 30 ماوە. ئەوە ناوە ڕاستەیە. ژمارە 30 پلە. من نەمتوانی بنووسم پلە لەسەر ژمارەکانم بەداخەوە. کەواتە ئەوەشمانزانی زۆر ئاسانە. هەندێک جار کە فێر دەبی خوێندکاریژیر یەک ناینە خوارێ، دوو ڕەنگە بینێ خوارێ، سێ بینێ خوارێ، سێ لەو لای سێ لەو لای، دوو لەو لای دوو، هەتا دەگەێ ناوە ڕاستەکەی. چونکە ژمارەکەمان 11 ڕۆژ بوو، ژمارەیەکی تاکە، زۆر ئاسانە پاش ماوەک بێ ئەوەی ژمارەکان بینە خوارێ یەکسەر بزانی کامە ژمارە لە ناوەندەیە. ئەگەر 11 دابەشی دوویکەی دەکاتە 5 و شتێک، 5 و نیو. کەواتە پاشی کە 5ەکەت ژمارد لێرە ئەو کارتەی پاشی 5 دێ ئەو ناوە ڕاستەیە. لە هەردوو لای بژمێری هەروە چیەکە، چ لە لای چەپ چ لە لای ڕاست. ئەگەر ژمارەکانمان تاک بوو. ئەگەر ژمارەکە جۆت بوو خوێندکاریژیر، واتە ئەگەر 12 کارتت هەبوو، ئەگەر 12 کارت هەبوو ئەو کات لە ناوەڕاست 2 کارت دەمێنێتەوە کە هەردووچیان دەبی کۆیان کێوە دابەشی دوویکەی ئەو کات بزانی ناوەڕاستە چییە. بەڵام دوایە دێنە سەر ئەو باسەی. ئێستا بچینەوە لای پرسیارەکان. وەکو گوتمان لێرە خوێندکاریژیر ڕوون کرایتەوە کو ئیشەکان و هەنگاوەکان دەکەی، بەڵام وەڵامەکەیان نەنووسی لەو کتێبەی. نووسرایە ناوەڕاستەی پلەکانی گەرمایی کامەیە و مۆد کامەیە، واتە لە تو دەپرسن خوێندکاریژیر کە ناوەڕاستە ببینیەوە. ئەگەر نەچووبیە خوێندنگە ڕەنگە ئاسان نەبی، بە خۆت تێبگەی لەو لاپەڕەیە. ئێستا هەوڵ بدە
پلەی 27 بۆ ڕۆژی 12 و پلەی 29 بۆ ڕۆژی 13 بۆ خشتەی سەرەوە زیاد بکەواتە لەو خشتەی 2 ڕۆژی دیکەش دەبی لێرانە دانەی ڕۆژی 12 و ڕۆژی 13 لە ڕۆژی 12 پلەی 27 وابزانم وها نووسرا بوو لە ڕۆژی 11 27 لە ڕۆژی 12 29 لێرە خشتەکەی زیادکە لێرە بنووسە 27 لە ڕۆژی 12 چ نووسرا بوو پلەی 27 بۆ ڕۆژی 12 27 دوایش 29 بۆ ڕۆژی 13 دوو پلەما زیاد کرد کە دوو پلە زیاد دەبی ئێستا دەبی بچین ڕێزیانکەین دیسان لە کاتی ڕێزکردن ئەو جارەی کە 27 زیاد بووە ئەوها ڕێز دەکەین وەلو هەرچەندە ئەمە جێشم نییە 27 زیاد بوو 29 زیاد بوو کەواتە 329مان هەیە ئێستا لە ڕیزکردن کە ڕێزیان دەکەی ئەوها 329 بە ئەوها بنووسم ئێستا ئەگەر بمانەوێت دیسان مۆدەکەی دەربینین مۆد واتە ئەو ژمارەی کە دووبارە و سێبارە دەبیتەوە لێرە 3 مۆدمان هەیە 27 مۆدە 29 مۆدە 32 مۆدە مۆد واتە ئەو ژمارەی کە باوە کە زۆر هەیە لەو جۆری واتە وەڵامەکەت کو دەبی بۆ دۆزینەوەی مۆد خوێندکاری ژیر 3 ژمارەی دەنووسی دەڕێ 27 و 29 و 32 3 مۆدم هەیە ئەو جارەی ناوەڕاستەی کو دەبینینەوە بە ئەو 3 خانەی لێرە بینمە خوارێ لێرەش 3 بینمە خوارێ 3 کارت ئەوە هینامە خوارێ ئەو جارێ لێرەش دیسان 3 دەینمە خوارێ لێرەش دیسان 3 دەینمە خوارێ ناوەڕاستەکە ئێستا هەر سیە هیچ نەگۆڕا ناوەڕاستە چونکە لەو لایە ئێستا ئەگەر بژمێرم چەند ڕۆژە 13 ڕۆژە 13 دابەشی دوویکەم دەکا 6.5 واتە 6 بژمێرم لە هەر لایەک ئەوی دیکە ناوەڕاستێ بزانە لێرە 1 2 3 4 5 6 لێرەش 1 2 3 4 5 6 واتە هەتا ئەگەر نەینە خوارێ هەر بژمێری دەزانی ناوەڕاستە لە چێندەرە وەکو گوتمان ئەگەر ژمارەکانمان تاک بوو زۆر ئاسانە ناوەڕاستە بەڵام ئەگەر جوود بوو 2 هەیە لە ناوەڕاستە بگەڕێمەوە لای پرسیارەکان خوێندکاری ژیر نووسرابوون مۆدەکەی دیار بکە و ناوەڕاستە دیار بکە و دیارمان کرد تەواو بووین بەڵام ئەو چالاکیە زۆر گرنگە خوێندکاری ژیر هەوڵ بدە ئەگەر لە خوێندنگەش ئەو چالاکیت نەکردبی یان نەچووبی ئەو ڕۆژی دەتوانی لە ماڵێ ئەو چالاکیە ئەنجام بدەی لێرە وها بزانم دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی